ژن ئەمانەتی خوایە، نزیکترین دراوسەی تۆ ژنەکەتە، نزیکترین دراوسەی تۆ نابێت مافەکانی ژنەکەت بفەوتێنی، نابێت. و بە تایبەتی ئەوانەی کە دوو ژنیان هەیە نابێت براینە، نابێت تۆ ژنێکت فەزڵ دەی بەسەر ئەو ژنەکەیترە، نابێت بڕێزان ئەگەر تۆ پیاوی دوو ژنە نەبووی بۆ دوو ژنت هێنا. خوای تەعالا ئەفەرمێ ئەگەر ترسان عەدالەت بکەن ژنی تر مەهێنن، کە تۆ پیاوی دوو ژنە نیت بەس لەبەر ئەوە ژنە هێنی خەڵک وەسفت داتۆ بڵێن وەڵای دوو ژنی هەیە. برا ئازیزەکەم ئەمانەتێکی زۆر گەورەیە. تۆ ئێوارە باسی لە ماڵی مسلمانێکە مامۆسایەکی ئاینیە دانیشتین باسی کابرایەکێک کرد کە لە مزگەوتەکەی ئەوایە دوو ژنی هەبووە ڕۆیە ژنی سێمیشی هێناوە، ئیسا ئەو دوو ژنەکەی ئیهمال کردە و ڕۆیشتە بەس بۆ لای ئەو ژنەکەی تر بۆ کوچەم بڵێ هەر ئەوانی کردو ئەم دوانەکەی تری ئیهمال کردی. ئەمە کەی دینە، ئەمە کەی ئەخلاقە، وەڵڵا هەر ئەخلاقیش نیە نەگدی، حتى کافریش بی نابێ وابی. یعنی معقول نییە ژنێک 20-25 ساڵ لەگەڵ تابێ ئێستا تۆ ژنێکی ترت هێناوە دە ڕۆژە هێناوتە ئەو ئیهمال ئەوان ئیهمال کەیت و ئەم باوشکەیتە ئەمە کەی دینە، ئەمە کەی دینە. هەیە ئەڕاست خانووەکەی تەنیا خانوویەکی کاتە ناوی ژنە دووەمەکەیەوە كأنه ئەو مناڵانە ئەو ژنەی تر و ئەو مناڵانەی كأنه لە شتێکی زۆر سەیرە بەڕاستی. والله عیبە، والله عیبە تۆ مەسروفی ژنەکەت نەدەی، والله عیبە، والله عیبە تۆ حەقی ژنەکەت بە کاملی نەدەی. عیبێکی زۆر زۆر گەورەیە. بوویتە تانەیەک بۆ خەڵکی تریش هەر کاتێک یەکێک پێویستیشی بێ کە ژنی دووەم بێنێ هەر باسی کە یەکسەرەڵێن بەخوا کاکە نەجاحەت نایێنێ بۆ ئای فڵانە کەس ئەوە تا ئەهلی مزگەوتیشە و هەر نەعادلە و ژنەکەی تری ئیهمال کردو ئەو ژنەکەی تر. طبعا ئەو پیاوە کە باسی کرد و کەوتی سێ ژنی هەیە و سێمیانی گرتو ئەو دوانەکەی بەرەڵا کردووە بە خۆیان و ماڵ و مناڵیانەوە ئەو ئەهلی مزگەوتە و طبعا حالە ریزی یەکەمەوە و ڕێزی شمەیە بۆ ئەم برا بەڕێزانە کە بانگەدەن بانگی مزگەوتیش منافەسە ئەکەون نایە لە کەسی تر بانگەدەن. ئەمە نەکبەتێکەیە، ئەمە نەکبەتێکەیە کە تۆ ئەهلی دین بی بەڵام ئەخلاقی دیندارانە تیانە بێ، ئەمە نەکبەتیە بەڕاستی. جا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەبێ ئاگاتان لێ بێ، یعنی تۆ ژنەکەت نەک ئەبێ چاک بی بەرامبەری ئای بێ تەحملی خراپەکانیشی بکەیت، ئەبێ تەحملی خراپەکانیشی بکەیت کاکە ژنە ئیتر عیبێکی تایە تۆ تەحملیکە ئەو هەزار عیبی تۆ تەحملەکە ئەی بۆ تۆ تەحملی عیبێکیان دوو عیبیان سێ عیبی ئەو ناکە. هەیە ئەڕوا عیبی ژنەکەی لای خەڵک باسەکە، والله هەیە پیاوە هەیە ئەڕوا باسێکە وڵا ژنەکەم وایە و ژنەکەم وایە و ژنەکەم وایە، واللهی مردنت لەوە باشتر، واللهی بمری لەوە باشترە عیبی ژنەکەی. یا ئەمە طبعا ئەم قسانەکە ئیکەم ژنەکانی شەکرێتەوە بەرامبەر بە پیاوەکانیان، یعنی باسی پیاوەکانیان لای خەڵکەکە پیاوەکەی من وایە پیاوەکەی من وایە پیاوەکەی من وایە، ئەمە زۆر عیبێکی گەورەیە بەڕاستی.